جوانترین و گەرمگەشترین سلااوەکانتان پێشکەش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەرجەڕی گرنگترین هەواڵەکان. بەیانیەی زانکۆکانی کوردستان و ئێران بۆ بایکوتی هەڵبژاردنەکانی ڕژیم، نامەی سامان یاسین بۆ موحسێن نێژەی سەرۆکی دەزگای قەزای ڕژیم، بێبەشکرانی زەینەب جەلالیان لە مافی مەرەخەسی بۆ ماوەی 17 ساڵ، راپۆرتێک لەسەر بێگاریکردن بابەندکراوانی زیندانی قزڵ حەسار، دیاریکردنی کاتی بەڕێوەچوونی جلسەی دادگایکردنی چالاکوانانی گیلان لە ڕاشت، راپۆرتێک لەسەر گەندەڵیەکانی خەرارگای خاتەمولئەنبیا لە خوزستان و مانگرتن و کۆبوونەوەی ڕۆژنامەوانان لە شاری ڕەفح. درێژە هەواڵەکان. بەیانیەی زانکۆکانی کوردستان و ئێران بۆ بایکوتی هەڵبژاردنەکانی ڕۆژیم. ڕۆژی دووشەممە 7 ڕەشەمە ئەنجومەنی سنفی خوێندکاران لە زانکۆکانی کوردستان و ئێران لە بەیاننامێکی هاوبەشدا داوایان لە خەڵکی کوردستان و ئێران کرد هەڵبژاردنەکانی هەردوو مەجلسی ڕژیم بایکۆت بکەن. لە بەشێکەوە بەیاننامەدا هاتووە لە حاڵێکدا گاڵتەجاڕی هەڵبژاردنەکانی کۆماری ئیسلامی لە ڕۆژی هەینی 11 ڕەشەمە بەڕێوە دەچێت کە ئێمە تێکۆشەرانی شۆڕشی ژنجیان ئازادی لە یەکلاوە و بە کرێگیراوان مفتخۆران و سەرکوزگەرانی سوپا و بەسیجی ڕژیم لە لایکی دیکەوە لە بەرامبەر یەکتردا وەستاوین. خەڵکی ئازادی خواز لە بەرەی حەقیقەتدا بۆ گەیشتنمە ئازادی، مۆدرنیتە، ڕۆفاهی گشتی، بەرابەری، دادپەروەری، مرۆڤایەتی و سێکۆلاریزم تێدەکۆشن. ڕۆژێک حجاب لەسەر لە ئەدەن، ڕۆژێکی دیکە بۆ ئازیزانیان تاپەتی سێدارە خەبات دەکەن و بەیانیان بە نەفرەت لە بانگەی سبح دەست پێ دەکەن. ڕۆژی لەدایکبوونی ئەدامکراوان جێژن دەگرن، بۆ گەیشتن بە مافەکانیان لەسەر شقام خۆپشاندان دەکەن، دەست بەسەر دەکرێن و ئەشکەنجە دەدرێن، بەڵام قەت ناوەستن. بیستنی ڕۆژانەی کێشە کۆمەڵایەتیەکانی وەکو لەشفرۆشی، عەتیاد و فرۆشتنی ئەندامانی جەستە چیتر بۆمان جێ سەرسۆرمان نییە. ئێمە قسەی خۆمان لەسەر شقامەکاندا بوتووە و بۆ سەرکەوتنی شۆڕشی ژینە تا ڕووخانی کۆماری ئیسلامی تێدەکوشن. ئێمە خوێندکاران هەر ئەو جۆرەکە پێشتر ڕامانگەیاندبوو نێوان ئێمە و جنایەتکاران دەرگایەک دەخوێنە و وەڵاممان بۆ ڕژیم تەنها وشەیەکە ئەویش نا. دەنگی ئێمە ڕووخانی کۆماری ئیسلامی و سەرکەوتنی شۆڕشی ژن ژیان ئازادیە. کۆبوونەوەی کچانی ئازادی خوازی سنا لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە. بەپێی هەواڵی گەیشتی و ڕۆژی دووشەممە 7 ڕەشەمەی 1402 کۆمەڵێک لە کچانی ئازادی خوازی سنا بۆ ڕێزگرتن لە یادی حەمید ئاغ چالاکی مەدەنی ناسراوی سەردەمی شۆڕشی ژینە کە ماوەیەک لەوە بەرماڵاوی لە ژیان کرد لەسەر مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە کۆبوونەوە. بەشداربووانیەوە چالاکیە بە بەدەستەوەگرتنی وێنەی حەمید ئاخ و گوڵبارانکردنی مەزاری گیانبەختکردوانی شۆڕشی ژینە لە گۆڕستانی بەهەژ محەمەدی پەیمانیان لەگەڵ هاواسەکانیان نوێ کردەوە. لە ڕۆژانی ڕابردوودا دایەکانی دادخوازیش لە ماڵی هەمیشە زیندوو حەمید ئاخ کۆبوونەوە و پاشتیدا لەگەڵ کەسوکاری ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. حەمید ئاخ سەرەتای ساڵی تازە زاینی بەهۆی گوشار و هەڕەشەکانی کۆماری ئیسلامی هاوڕێ لەگەڵ ژن و منداڵەکانی ناشەر بە کۆچکردن بۆ دەرەوەی وڵات بوو. ناوبراو ڕۆژی چوارشەمە 2 ڕەشەمە بەهۆی جەڵتەی دڵەوە لە وڵاتی ئاڵمان گیانی لەدەستا. کوژرانی کۆڵبەرێک لەلایەن حکوومەتەوە لە بانە. شەوی دووشەممە 7 ڕەشەمە کۆڵبەرێکی خەڵکی سەقز بە ناوی جەعفەر فەرەجی بە تەقەی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری بانە گیانی لەدەستا. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز هێزە جنایەتکارەکانی کۆماری ئیسلامی بە بەیاگادارکردنەوە تەقەیان لە جەعفەر فەرەجی کردووە و ئەو کۆڵبەرە بێتاوانەیان کوشتووە. شایانی باسەکە تەرمی ناوبراو ئێستا لە نەخۆشخانەی سەلاحەددینی بانەدایە. ڕۆژی شەممە 5 ڕەشەمەش نزیکەی 20 کۆڵبەر لە سنووری نەوسود بە دەستڕێژی گولدەی سەرکوزگەرانی کۆماری ئیسلامی بە سەختی بریندار بوون کە یەکێکیان منداڵ بووە. مانگرتن لە خواردنی ئێبراهیم خەلیل سیدیقی هەمەدانی لە زیندانی خۆی. بەپێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران ئێبراهیم خەلیل سیدیق هەمەدانی بەندکراوی سیاسی ڕاگیرا و لە زیندانی خۆی لە ناڕزایەتی بە پێشێلکردنی مافەکانی مانی لە خواردن گرتووە و لێوەکانی دۆریوەتەوە. ئێبراهیم خەلیل نەخۆشی شەکرەی هەیە و تا ئێستا بەهۆی بێبەشکران لە جەرمان 2 پەنجەی پاو پەنجەیەکی دەستی قەت کراوە. ناوبراو خۆی و کوڕەکەی لە 2 زیندانی جیاجیادا بەندکراون. تا بە ئەمڕۆ چەند جار داوای کردووە لەگەڵ کوڕەکەی لە یەک زینداندا بن، بەڵام بەرپرسانی قەزای ڕێگەیان نەداوە و ئێبراهیم خەلیل ناچار مانی لە خواردن گرتووە.
بە پێبڕیاری پزیشکانە و بەندکراوە نابێت لە زینداندا بێت، بەڵام دەستگای قەزایی لەگەڵ ئازادکردنی بە وەسیقە دژایەتی دەکات و ئێستا کە پێویستی بە هەبوون و یارمەتی کوڕەکەی هەیە ئەشکەنجەی دەرونی دەدەن. نامەیە سامان یاسین بۆ موحسینی ژێیی سەرۆکی دەستگای قەزای ڕژیم. سامان یاسین هۆنەرمەندی بەندکراو لە زیندانی قزڵ حەسار لە نامەیەکدا کە بۆ موحسینی ژێیی سەرۆکی دەستگای قەزای ڕژیمی ناردووە داوای ڕوونکردنەوەی چارەنووسی کردووە. لە نامەکەی ساماندا هاتووە من سامان یاسین ماوەی 18 مانگە بێلا تەکلیف لە نێوان زیندانەکانی تاران و کەرەج جێگۆڕکێم پێ دەکەن و هیچ بەڵگەیەکیان بۆ تاوانبارکردنێم نییە. لەو ماوەیەدا کاتی دادگایکردن دیاری کراوە، بەڵام هەر جار و بە بیانوێک دوا دەخرێت. بەهۆی ئەشکەنجە و ئازاری مەئمورانی و بلا تەکلیف بوون تووشی کێشە جەستەی و دەرونی بوون. پێم بڵێن چیم کردووە و تاوانی من چییە؟ ئەگەر تاوانم ئەنجامداوە حکمی زیندانم پێ بدەن، ئەگەر بێت تاوانم ئازادم کەن. من هۆکاری ئەو هەموو ئەزیەت و ئازارە نازانم. بەرپرسانی زیندان لەگەڵ ناردن بۆ ناوەندە دەرمانیەکان دژایەتی دەکەن و چیتر تەحەموڵی ئەو بارودۆخە ناکەم. پێشتریش بە شێوەی دەستکرد لە سێدارزراون و لە نەخۆشخانەی دەرونیدا دەرمان خوارد کراوم. بە ڕەزایەتی خۆمەوە دەڵێم ئیعدامە بکەن با ڕزگار بم خەلاس. پێبەشکانی زەینەب جەلالیان لە مافی مەرەخەسی بۆ ماوەی 17 ساڵ. ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەمە 17 هەمین ساڵ ڕۆژی دەست بەسەرکردنی زەینەب جەلالیان کۆنترین بەندکراوی سیاسی ژنا کە بە زیندانی هەتا-هەتایی محکوم کراوە بەبێ ئەوەی یەک ڕۆژ مۆرەخەسی پێ بدرێت. زەینەب بە درێژای هەموو ساڵانە لە مافی مەرەخەسی بێبەشکراوە و لە 16 ساڵی ڕابردوودا چەند جار بە شێوەی نایاسایی لە نێوان زیندانە جیاوازەکان یاراندا جێگۆڕکە پێکراوە. زەینەب جەلالیان لە ساڵەکانی 1384 و 85دا بەمبەستی کاری ڕێکخستن بە نهێنی گەڕایە بۆ نوێی خۆی وڵات و لە پارێزگاکانی کوردستان و کرماشاندا دەستی بەکار کرد. ڕۆژی هەفتی ڕەشەمەی 1386 لە ناو مینیبوسێکدا لە جادەی نێوان کامیاران بۆ کرماشان و نزیک قازانچی لەلای وەزارەتی ئیسلاحاتەوە دەست بەسەر و بە سەختی ئەشکەنجە جەستەی و دەرونی درا، بەڵام قەت کۆڵی نەدا و لەسەر بیر و باوەڕەکانی پێداگر بوو. سەهەمین ڕۆژی کۆبوونەوەی کرێکارانی ئەرکان سالێز لە ناوچێ پارسی جنوبی. ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەمە کرێکارانی ئەرکان سالسی شاغەڵ لە پرۆژەکانی پارسی جنوبی بۆ سێهەمین ڕۆژی بەردەوام لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. کرێکارانی ئەرکان سالێز خۆزێری چوونەسرەوەی ئاستی حەقدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵی ڕیزبەندی پیشەکان، هاوسانساسی حەقدەست، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی، گۆڕانی گرێبەستەکانیان لە پەیمانیەوە بۆ قەراردادی، وەلادانی شرکەتە پەیمانکاریەکان، گەڕانەوەی هاوکارە تەعلیقکراوەکانیان بۆ سەرکار، پێدانی مەرەخەسی دوو بە دوو بۆ کرێکارانی پشتیوانی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و زابینکردنی بیمەی کارامە بوون. راپۆرتێک لەسەر بێگاریکردن بە بەندکراوانی زیندانی قزڵ حەسار. بەپێی راپۆرتی کانۆنی مافی مرۆڤی ئێران لە چەندەیە ڕابردوودا بەرپرسانی قەزای و ئەمنیەتی کۆماری ئیسلامی بەندکراوان وەکو هێزی کاری ئەجباری بەکاردەبەن کە مستاقی ڕۆشنی پێشێلکردنی مافی بەندکراوانە. بەپێی ئەو راپۆرتە بێگاریکردن بە بەندکراوانی زیندانی قزڵ حەسار زۆر سەختتر بووە و بەندکراوان ناچەر بەکارکردن لە کارخانەی دووچەرخەسازی و دوورانی خێوەت بۆ ڕێکخراوی مانگی سوور دەکەن. لە ئێستادا 500 بەندکراو لەو دوو کارگەیە مەشغوڵ بەکارکراون و هەموویان بەندکراوانی تاوانە کۆمەڵایەتیەکانن. بەرپرسانی زیندان مانگانە تەنیا 3 ملیۆن تمەنیان پێدەن لە حاڵێکدا حەقدەستیان زۆرترە، بەڵام بەرپرسانی زیندان 3 بەشی بۆ خۆیان هەڵدەگرن. لە بەرامبەردا هیچ ئیمکاناتێکی ڕفاهیان بۆ دابین ناکەن و ئەو نومرەیەی کە لە پەروەندەکەیان تۆمار دەکرێت تاکو بتوان لەو ڕێگەیەوە مۆرەخەسی بگرن یان بەر لێبوردنکەون لە بەرچاو ناگیریەت و مافەکانیان بە هەموو شێوەیەک پێشێل دەکرێت. پەیوەستبوونی بەندکراوانی بەندی چواری ئێڤین بە مانگرتنی سێشەمانەی ڕەش. ڕۆژی دووشەممە حوتی ڕەشەمە بەندکراوانی سیاسی ڕاگیراو لە بەندی چواری زیندانی ئێڤین ڕایانگەیان کە ڕۆژی سێشەممە هەشتی ڕەشەمە پەیوەست بە مانگرتنی ناسراو بە سێشەمەکانی ڕەش دژ بە سزای ئەعدام دەبن. بە پێزانیاریەکانەوە بەندکراوانەی لە هەفتەی دووهەمەوە پەیوەست بۆ چالاکیە بوون ڕایانگەیاندووەکە تەنیا ڕێگەی ڕاگررتنی سزای ئەعدام لە ئێران یەکگرتووی و بەردەوام بوون لەسەر خەباتە. تا بەمڕۆ بەندکراوانی سیاسی لە زیندانەکانی کەراج، خوڕەماوە، مەشهەد، سەقێز، ئێڤین و چەند زیندانی دیکە پەیوەست بۆ مانگرتنە بوون و هەر سێشەمەمان لە خواردن دەگرن.
دیاریکردنی کاتی بەڕێوەچوونی جەلسەی دادگایکردنی چالاکوانانی گیلان لە ڕەشت. ڕۆژی پێنجشەممە دادگای بەدوواداچوون بۆ ئەو تۆمەتانەیە خراوەتە پاڵ دۆسیە چالاکوانانی تێکۆشەری دەست بەسەرکراو لە مانگی گەلاوێژی ئەمساڵ بە سەرۆکایەتی قازی مهدی ڕاستقی لە قیسەیە دادگای انقلابی ڕەشت بەڕێوە دەچێت. بەیانی ڕۆژی 25 گەلاوێژ سارا جەهانی، هومەن تاهەری، یاسەمین حەجدەری، شیوە شاهسیە، نگین ڕەزایی، واحدە خۆشسیرەت، مەتین یەزدانی، ئازادە چاوشیان، زۆهرە دادڕەست، زەهرا دادڕەست، جێلڤە جەواهێری و فروغ سەمیعنیە لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانەوە لە پارێزگای گیلان دەست بەسەرکران. ڕەفاندنی بربەڵاوی و چالاکە سیاسی و مەدەنیانە لە هێرشی هێزە بۆ سەرماڵەکانیان لە شارەکانی ڕەشت، ئەنزەلی، لاهیجان و فومەن ڕوویدا و پاش 2 مانگ بەدانانی وەسێقە ئازاد کران. سەپاندنی سزای زیندان بەسەر کیمیا فەتحیزادە ڕۆژنامەوانی خەڵکی کرمان. کیمیا فەتحیزادە ڕۆژنامەوان و چالاکی میدیایی لەلایەن دادگای گشتی و انقلابی سیرجانەوە بە تۆمەتی بڵاوکردنی پەڕوپاگەندا بە مەبەستی تێکدانی یاسایشی گشتی بە زیندان و سزای تەکمیلی مەحکوم کراوە. بە پێڕاپۆرتی کەمپەینی بەرگری لە بەندکراوانی سیاسی و مەدەنی ڕۆژی چوارشەممە 2 ڕەشەممە کیمیا فەتحیزادە لەلایەن لە قیسە دوو دادگای گشتی و انقلابی سیرجانەوە بە 6 مانگ زیندانی تەعزیری کە بۆ ماوەی 2 ساڵ تعلیق کراوە 100 ملیۆن تمەن جەریمەی ماڵی و 2 ساڵ قەدەغەی چالاکی لە پیشەکەیدا مەحکوم کراوە. راپۆرتێک لەسەر گەندەڵیەکانی قەرارگای خاتەمولئەنبیا لە خوزستان. قەرارگای خاتەمولئەنبیای سەر بە سوپای پاسداران بڕی 250 ملیار تمەن بودجەی دەوڵەتی بۆ پرۆژێ ئاوەڕۆی پارێزگای خوزستان وەرگرتووە، بەڵام پارەکە دزراوە و ماوەی 2 ساڵە و پرۆژێ ڕاگیراوە و تەنیا کێشە و گرفتی بۆ خەڵک ساز کردووە. خوزستان پایتەختی نەوت، گاز و پێترۆشیمی ئێرانە، بەڵام دانیشتوانەکەی لە هەژاری و بێئیمکاناتیدا دەژین. ماوەی 2 ساڵە پرۆژێ ئاوەڕۆی ئۆستانی خوزستان کراوەتەوە، بەڵام هیچ کارێکی کارشناسی ئەنجام نەدراوە و ئاوی خواردنەوە و ئاوەڕۆی شارەکانی ئەو پارێزگایە تێکەڵ بووە و دانیشتوانی سێنزە ناوچەی ئەهواز تووشی نەخۆشی هێپاتیت بوون. قەرارگای خاتەمولئەنبیا بەرپرسیارەتی ئەو پرۆژە لە ئەستۆ گرتووە و تەواوی بودجەکەی دزیوە. تەنانەت کاناڵی ئاوەڕۆکانی ئابادانیش خاوێن نەکراوەتەوە و کۆڵان و شەقامەکانی شارەکانی خوزستان بە گشتی لە کاتی باران باریندا دەبێتە دەریاچەیەک لە پاشماوەی ماڵان و منداڵان تێدا یاری دەکەن. بۆنی پیس و هەبوونی هەموو جۆرە بوونەوەرێک لە دەوروبەری چاڵاوەکان دەیان جۆر نەخۆشی پیسی لە نێو خەڵکدا بڵاو کردووەتەوە و دانیشتوانی ئەو پارێزگایە بەدەست نەخۆشیەکانی ڕوودا، گەدە، ستیەکان، گورچیلە و مەسانە دەناڵێنن. کرێکارانی شاغڵ لە شارەداریەکانی ئەهوازیش تەنیا 2 بۆ 3 ملیۆن تمەن وەردەگرن تاکو بێ ئیمکانات ئاوەڕۆی کۆڵانەکان پاککەنەوە. دووە هەواڵ مانگرتن و کۆبوونەوەی ڕۆژنامەوانان لە شاری ڕەفاح. ڕۆژی دووشەممە 7 ڕەشەممە ڕۆژنامەوانی شاری ڕەفاح دژ بە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئەو شارە و کوژرانی هاوکارەکانیان دەستیان لە کارکێشایەوە و ناڕزایەتیان دەربڕی. هاوکات لەگەڵ مەترسی دەستپێکی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر شاری ڕەفاح نیگەرانیەکان لە ئاز 1.5 ملیۆن ئاوارەی فەلەستینی زیادی کردووە و ڕۆژنامەوانان کە لە بەرەوەی بەرەکانی شەڕدا نەڵێن هێزەکانی ئیسرائیل هێشتا بە فەرمی هێرشەکانیان دەست پێ نەکردووە. چەند ناوچەیان لەو شارە کردووەتە ئامانجوو ڕۆژی ڕابردوو 9 ئەندامی خێزانێک لە بردمانی فڕۆکەکانی ئیسرائیل لە گیانیانە دەستاوە. هەروەها ژمارێک لە هاوکارەکانیان لە نێو کوژرا و بریندارەکانی ڕۆژی ڕابردوون و چیتر نایانەوەی دیگانیان بە ئاسانی بکەوێتە مەترسیەوە. بە وتەیە ڕۆژنامەوانانی ناڕازی سەربازانی ئیسرائیلی بەبێ هۆکار تەقە لە خەڵکانێک دەکەن کە بۆ وەرگرتنی یارمەتیە مرۆییەکان ڕۆیشتون و ئەوان بە ئەرکی خۆیان ئەزانن ڕاستیەکانی گۆڕەپانی شەڕ بۆ میدیەکانی جیهان بگوازنەوە، بەڵام داوا لە نەسەوەی گرتوەکان دەکەن ئەمنیەتیان بەپارێزێت. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودەبن.